هونەری سینەماژ وەک هەر یەکێکی تر لە دیاردە ژیاریەکانی نێو کۆمەڵی مرۆڤایەتی تاکو ئێستا پێناسەیەکی دیاریکراوی نییە. سینەما تەنها هونەرێک نییە بۆ کات بەسەربردن، سینەما هونەری ئەندێشەکردنە، سینەما هونەری ئەزمونکردنی ژیانە. فیلم فرەماکە تەنها یەک پێکهاتەی نییە، وەکو دەقێک، وەکو ڕۆمانێک. بە درێژایی مێژوو لە هەر کۆناغێکی مێژووی یا جۆرێک لە شوناس و جۆرێک لە پێناسەی لە خۆگرتووە تا و ڕۆژگارەی کانۆدۆ ناوێنێ هونەری حوتەم. سینەما یەکێک لەو مێدیەما هونەریانەیە کە زاتی و سروشتی لەگەڵ دموکراسیە و لەگەڵ جەماوەرە دێتەوە. فیلم بە هەمان شێوە بە پێکهاتەکانی لە نواندنەوە بگرە، بۆ مێزۆنسێن، بۆ سینەماتۆگرۆفی، بۆ دەنگ، بۆ میوزیک، هەموو ئەمانە پێکەوە هارمۆنی کار دەکەن و پێکەوە چێرۆکێک ئەگێڕنەوە. وێنە قسەی سەرەکی تێدا ئاکات و وێنەش هەموو ئەو چەمکانە سادەیە کاتەوە بۆ بەردەنگ، بۆیە زۆر بە ئاسانی لی تێگەم. بەهۆی ئەو ڕیزبەندێ مێژوویەی کە خۆی هەیەی وەکو هونەر لە دوای هونەرەکانی ترەوێت و هاوکاتیش لە خۆگرتنی شەش هونەرەکەی پێشخۆی. کەواتە فیلم پێویستە بە شێوەیەکی قۆڵ، بە شێوەیەکی ورد خوێندنەوەی بۆ بکرێ، نەک تەنها بۆ تەماشاکردن. بەڵام لە ڕۆژگاری ئەمڕۆ یاخود لە دوای پۆست مۆدێرنەوە وردە شوناسی جیاواز و هەڵگری پامی جیاوازترە. بۆ نمونەی چێک لە پێناسەکانی لە ڕۆژگاری ئەمڕۆ ئەوەیە کاتوانێ دیدی نەتەوەیەک، کەلتور و ڕۆشنبیری نەتەوەیەک یا کەلتور و ڕۆشنبیری ئینسانەکان لە شوێنێکەوە بۆ شوێنێکی کە بجۆزێتەوە. فیلمسازە باشەکان ئەوانن کە بینەری باشە. سینەما هونەرێکە لەگەڵ ئەندێشەی ئینسانەکانە سەرکاری هەیە و ئەندێشە گرنگترین شتە. بۆیە لە ڕاستیدا ئێمە لە سینەمای کوردی ئابێت گرنگیەکی زۆر بدەین بە ئەم ڕەهەندە و هاوکات لەگەڵەوەی کە گرنگی بە ناوەڕۆک بە ئەندێشە ئەدەین لە فیلمەکانمانە گرنگی بە فۆرم بدەین. ئێمە ئەمڕۆ لێرە ئیکەین چیکاری فیلمە، نەک ڕخنە، نەک هەڵسەنگاندن، نە حکومدان لەسەر بەهای فیلم. ئێمە لێکدانەوەی بۆ بەشەکانی ئەکەین و دوجار بینەر خۆی بڕیار لەسەر فیلمەکە ئەدا. بەندە بەرزان عیسمەت دەرهێنەر لە فیلمی هەمیشە بەرد. بێگومان دروستکردنی شۆرت فیلم بۆ خۆی کارێکی دژوار و قورسە، بە تایبەت لەو فیلمانەی کە دیالۆگ پاڵپشتی فیلم ناکە بۆی کە حیکایەتخوان یاخود پاڵەوانی فیلمەکە ببێتە پردێک لە نێوان چاوی کامێرە و لە نێوان عەقڵ و بیر و هۆشی لێڕوانەر. بێگومان دروستکردنی فیلمێک کە دیالۆگ پاڵپشتی بکە بۆ دەرهێنەر بۆ کاستەکە ئاسانترە تا ئەوەی کە تۆ بەبێ دیالۆگ بتوانی حیکایەتێک بجێڕیتەوە کە تعبیر بێ لە کۆمەڵگەیەک، لە کلتورێک، لە زمانێک، لە نەتەوەیەک. بێگومان چیرۆکی فیلمی هەمیشە بەرد کوردیە لە لایەن هاوڕێی خۆشەویستم کاک سەفین قانە کە ڕۆژگارێک پێکەوە لە کۆلێژی سینەما پێکەوە هاوڕێ بووین. ئەو هاوڕێم چیرۆکی ئەم فیلمەی نووسیوە و بەندە کاری دەرێنانی بۆ کردووە. حکایەتی ئەم فیلمە دەربارەی ساتەوەختی شۆڕشە لە ڕێگەی یادەوەری پاڵەوانەکەەوە لە دوای تەوابوونی شۆڕش جارێک ترینەوە ناو ماڵەکە کە ئایا لە دوای شۆڕش ئینسانێکی بەختەوەری دروست کردو یاخود جارێکی تر ئینسانێکی تێکشکاوی دروست کردووە کە دەراویشتەی بارودۆخی شۆڕش و بارودۆخی جەنگە. بێگومان ئەم پاڵەوانەی ناو فیلمەکەی ئێمە پاڵەوانێکی دڵشکاوە بۆ مانایی کە ئەم بەشدار بووە لە شۆڕشە کوردیەکان، بەشدار بووە لە دروستکردنی ژیانێکی باشتر بۆ خۆی وەک کۆمەڵگەی کە خۆی بەشێکە لە ئەندامی ناو ئەو
ژینگەیە بەڵام دوای شۆڕش لە ڕاستیە دڵشکان و ناومێدی جارێکی تر یەتەوە ناو ئەم خێزانە دووبارە ڕوبەڕووی ئەم دوهاوسەرا بنەوە کە بە دڵشکان و بە شکست کۆتایی پێێت لە ڕاستیا کاتێک ئێمە ئەم فیلما بینین ناتوانین بە چاوکی واقعیەوە سێری ئەم فیلمە بکەین لەبەرەوەی کە دواهەمین حکایەتی پاڵەوانەکە کاتێک کە شەهید بووە لە ڕێگەی یادەوەریەوە وەکو ڕۆحێکی بێگەرد جارێکی ترێتەوە ناوە ماڵی کە بڕیارە خێزانێکی تای خۆشبەخت بێ دروستکردەوەی ئەم چیرۆکە بە چاوێکی واقعی ناتوانین سێریکەین واتە ئێمە لە ڕێگەی خەیاڵ وەندێشەوە جارێکی تر پاڵەوانێکمانەیە کە شەهید بووە لە ڕێگەی ڕۆحی ئەم پاڵەوانەوە جارێکی تریینەوە ناو خێزانەکە یەنەوە ناو بارودۆخی دوای شۆڕش ئێمە هۆشیار بین وەکو بینێت لەبەرەوەی کە یاریکردنێکی تایە لە نێوان ئەوەی کە ڕوئات ئایا واقع یاخود دروستکردنی واقع لە ناو دنیایەکی خەیاڵیە لە ڕێگەی دروستکردنەوەی پاڵەوانێکی فیزیکی ئێمە هەوڵماناوە لە ڕووی هەڵبژاردننی لۆکیشن یاخود لە ڕووی هەڵبژاردننی ڕەنگەوە ڕەنگ تەواوکەری هێڵی چیرۆک بێ واتە ئەو غەمگینیەی کە لە ناو فیلمەکە ئامادەیی هەیە جارێکی تر ئێمە هەوڵماناوە لە ناو تۆنی فیلمەکەیە لە ناو ڕەنگی فیلمەکەیە جارێکی تر ئامادەیی هەبێ واتە چیرۆک و ڕەنگ دواتر جلوبەرێک دواتر لۆکیشن هەموو ئەمانە هارمۆنین بۆ ئەوەی کە یەک هێڵمان بۆ دروستکە کە هێڵی دروستکردنی ساتەوەختی چیرۆکی شۆڕشە دواتر ساتەوەختی دوای شۆڕشە ئەم فیلمە هیچ دیالۆگێک حیوارێک پاڵپشتی پاڵەوان و چیرۆک ناکا بۆ ئەوەی کە ئێمە بگەینە ناوخنی ناو فیلمەکە بێگومان لە ڕێگەی جلوبەرگەوە وەکو زمانێکی نەتەوەی هەوڵماناوە کە جلی کوردیمان بەکارێناوە کە چیرۆکی ئەم خانەوادەیە ئەم کۆمەڵگەیە تەواو کوردیە. کاک بەرزانگیان سڵاوت لێبێت سپاس بۆ خۆت بۆ هەموو ستافەکەت ماندوو نەبن بۆی کە فیلمی هەمیشە بەرتان بەرهەم هێناوە هیوادارم لە داهاتوودا بەرهەمی باشتر و پڕپێستر لە ئێوە ببینین هەوڵەکانی ئێوە و هەموو فیلمسازانی کورد بۆ بەرهەمهێنانی فیلم جێگای ڕێز و پێزانینە وازانم لە چش بارودۆخێکی قورسە ئێوەمانان خەریکی بەرهەمهێنانی فیلم بۆیە هەموو هەوڵەکانی ئەوە جێگای ڕێز و خۆشەویستیم هەیە بۆ هەمووتان. فیلمی هەمیشە بەرد لە ڕاستیە هەندێک خاڵی پۆزیتیڤی زۆری تایە و هەندێک خاڵی نگاتیڤیشی تایە کە هیوادارم لێمی وەربگریت و هەوڵە دەم کە لە ڕوانگەیەکی پێکاتە گەرایانەوە باز لەسەر فیلمەکە بکەم و خاڵە بەهێزەکان و خاڵە نگاتیڤەکانیشی باسکەم لە خزمەتە. لە ڕاستیدا هەوڵ دراوە لەم فیلمە بەتایبەت بە گرتەی دووهەم کە ئێمەی بینین کابرایەک بە جلی کوردیەوە پیاوێک بە جلی کوردیەوە درگاکاتەوە دێتە ناو حەوشێک ڕووناکیەک بەسەر درگاکەوەیە هەتا کاراکتری پیاوەکە نزیکە بێتەوە لە کامێرا ئەڕواتە تاریکیەوە بە جۆرێک لە سەرەتای فیلمەکەەوە من ئاوام لەگەڵ خۆماوە وتم چ دەستپێکێکی بەهێزی هەیە فیلمەکە کە بەرەبەرە ئەڕۆین بۆمان دەرەکەوێت مەفهومی ڕۆشتن یا چەمکی ڕۆشتن لە ناو فیلمەکە ئەبینین هەستی پێەکەین هاوسەری ژنەکە ڕۆشتووە هۆکارەکەی دیار نییە بۆ ئێمە ئەمە یەکێک لە خاڵە لاوازەکانی فیلمەکەیە دێتەوە و بە جۆرێک ئەو مانا لای من دروست بوو لەو مێتافۆری کە درگاکەت کردووە مێتافۆرەکان معموڵەن کارکردی کەلوپەلەکان لە جیهانی واقعی ئاگۆڕێت وا هەستم کرد کە ئەم ڕووناکی کە بەسەر ئەم درگاوەیە ئیتر ڕووناکیەکە کە درگای ماڵی ژنەکەیە کاتەوە بەڵام لە ڕاستیدا چون لە دەرهێنانە ئەمە پەرداخت نەکراوە نەیتوانی ئەو هیوای من ئەو دڵخۆشی من بە مێتافۆرە دروست بکات چۆن دروستە بوو ئەگەر پەرداخت کردایە
ئەگەر ژنەکە کاتێک ئەڕواتە دەرەوە لەم دەرگاوە بچوایەتە دەرەوە دیسانێمە بمان بینایە لەم دەرگاوە چێتە دەرەوە وە گڵۆپەکەیە کوژێنێتەوە ئەو مانا و مەفهومە دروستە بوو کە ئیتر هیوایەکی نەماوە بە گەڕانەوە هەر بەو جۆرێکە خۆت ناو فیلمەکە نیشانەداوە و پیاوەکە ئاشکرا ناکات خۆی ئاشکرا ناکات لای ژنەکەی کە بڵێ من گەڕاومەتەوە لە ڕاستیدا ئەیتوانی فیلمەکە بەرەو ڕیالیزمی شاعرانە بچێت و بە جۆرێک بەکارهێنانی ئەم متافۆرانە حتا لە ناو ماڵی ژنەکە ئەو کاتێک کە خەریکە جلوبەرەکانی خۆی کووەکاتەوە و ئەو ڕسمانە ئەو وێنانەی کە بە دیوارەکەوەی بینین و ئەوەی کە ژنەکە پێێنێ بەو هەستە نۆستالیژکێ خۆیان و چوارچێوەی ڕسمی پیاوەکە کە هاوسەرەتی کە نازانین لە ڕاستیدا هاوسەرەتی یا کێتی ئەیشکێنێت لە ڕاستیدا ئەمانەی توانی باشتر پەرداختی بێت بۆی کە فیلمەکە ببات بەرەو فیلمێکی ڕیالیزمێکی شاعرانە کە نمونەهای زۆرمان هەیە لە سینەمای جیهانیە یا لە سینەمای وڵاتانی دەوروبەرە مەسەلەن بۆ نمونە هەر برایانی لەیلای سعیدی ڕووستایی کە ئەڕواتە ئەو چوارچێوە پێک هاتە و ئستراکچری سناریۆکە لە ڕاستیدا هەندێک خاڵی باشی تایە کە وەکو بیرۆکەیەکی زۆر باشە فیلمەکە لە ڕاستیدا حەیفە کە ئەم بیرۆکە ئەوەندە باش پەرداخت نەکراوە کاری لەسەر نەکراوە کە درامەکە دروست ببێت ئێمە کاراکتر سازی باش نەکراوە بە تایبەت بۆ کاراکتری پیاوەکە هەندێک خاڵی ناڕوون هەیە لە ناو فیلمەکە کە هەستەکەم لە دەرهێنانە باشکاری لەسەر نەکراوە لەوانەیە لە سناریۆ ئێمە بمان بێت یانە لە سناریۆ باش ئاماژەی پێدراوە بەحسی لەسەر کراوە بابەتەکە هوروژاوە بەڵام لە دەرهێنانە مەسەلەن بۆ نمونە کاتێکە پیاوەکە ڕواتە ماڵەوە ئەبینێ پیاوێکی تر لە ماڵەکەیەتی قەمسەڵەکەی داکەنێت و شتێکی بۆ نووسێ لەسەر کاغەزەکە ئێمە هەر ئێستاش نەمانزانیم کاغەزە چییە کە نووسی ئایا عنوان و ناونیشانی شوێنی قەبری هاوسەرەکەی بوو یا چیتر بوو لە ڕاستیدا ئەم جۆرە پرسیارانە خۆ زۆر دروستە کە تۆ سەرەتا زۆر باش تعلیقەکە دروست بووە لە ناو فیلمەکە بینە لە هەڵپەسێدراویە کە ئەهێڵیتەوە کە ئەم کاغەزە چی بوو ئەم پیاوە چی بوو ئەم پیاوەی کێتر کێ بوو کە درگاکەی کردەوە هاتە ناوە بەڵام لە ڕاستیدا بێوەڵامەمان هێڵیتەوە فیلمێکە نەیتوانیوە وەڵامی ئەم پرسیارانەی بەردەنگ بداتەوە بۆی کە باش لە چیرۆکی فیلمەکە تێبکات مەسەلەن بۆ نمونە ئیدیتینگی فیلمەکە لە هەندێک شوێنە زۆر باشە لە هەندێک شوێنە وا هەستەکەی تەنها بوو ئەوەی کە کاتێک بڕینێکی کردبێت کات دراوە مەسەلەن هەر لەو دیمەنەی کە پیاوەکە لەگەڵ ژنەکەی و بە پێوەیە و کاغەزەکە ئەنووسێت چەندین جارێمە بینین کە دەینەوە بۆ گۆشەنیگایەکی کامێرا کە دووپاتەیە لە ناو فیلمەکە بێەوەی کە زانیاریەکمان پێ بدا بێەوەی کە پێمان بڵێت یا گۆڕانکاریەک لە دیمەنەکە دروست بکات کامانە خۆی ئەتوانێت بەڵام لە کاتێکە ژنەکە دێتە ناو ژوورەکەەوە خەریکە جانتاکەیە پێچێتەوە جلەکانە خاتە ناوی هەندێک جامکاتی جوانە بینین کە دەلالەت یا تەعبیر لە ئەو حاڵەتە سایکۆلۆژیەوە حاڵەتە دەرونی کاراکتری ژنەکەمان بۆکات چەندە جوانە بوو کە ئێمە ئەو جامکاتانەمان لەسەر کاراکتری پیاوەکەش بواە کە لە حەوشەکەەوە خەریکە تماشای ئەو ڕووداوەیەکە لە ناو ماڵەکەی خەریکە ڕوەدات لە ڕاستیدا فیلمەکە سناریۆی فیلمەکە لە باری پێکاتەیی و کێشەی هەیە لەبەر ئەوەی ناتوانێت یاوە چون لە دەرهێنانیشا پەرداختێکی باش نەکراوە ناتوانێت وەڵامی هەموو پرسیارەکان بداتەوە بیرۆکەیەکی زۆر باشە کامێرا باشە دەنگ باشە ئاردایرەکشنێکی باشە ئەکتینگەکان تا ڕادەیەکی زۆر بە نسبەتی زۆرێک لە فیلمەکانی ترکێمەی بینین باشە بەڵام شتەکە ڕووی داوە ئەمە باسی سراکچەر یا پێکاتی سناریۆکەت بۆ بکەم
لە فیلمی کورتە بە پێچوانی فیلمی درێژەوەیتە لە پێکاتەی سێئەکتی و پێنجەکتی و حوتەکتیە ئەمە لە ڕاستیدا سێ شتمان هەیە یەکێکەوەی کە ڕووداوەکە ڕووی داوە لە فیلمەکەی توا هەیە لە هەمیشە بەردا هەیە ڕووداوێک ڕووی داوە پیاوێک نەماوە بەڵام کە بەرەبەرەیەچیت کاراکتەرەکان پەرداخت نەکراون یانە تۆ بێ زۆر بکەیت لە خۆت بە چەند جار بینینەوە هەستەکەیت کەم کاراکتەرانە چین کاراکتەرەکە باش پەرداخت نەکراوە و دوای ئەوە خاڵێک لە فیلمەکە لەباری ئیسراکچری و کێشەی هەیە ئەوەیە کە ئێمە هیچ کێشمەکێشمێک لە بینی کاراکتەری پیا و بۆ چارەسەرکردنی ئەم کێشە نابینین ئایا لە ڕاستیدا ئەم پیاوە تەسلیم بووە قبوڵی کردووە کە ئەم پیاوە لە ماڵەکەیەتی وایە چۆن بیرەکاتەوە وا بیرەکاتەوە کە ئەم پیاوە هاتووە بۆ لای ژنەکەی بۆ ئەوەی کە لەگەڵی مەسەلەن سێکس بکات ئێمە ئەم ڕوانگە نابینین ئەمە بەردەوامە بینین کە کامێرا لە دوورەوە تماشای ئەم دوو کاراکتەرەیەکە بەڵام بە ئەکتینگ یا بە مێتافۆرێک یا بە ئاماژەیەک بە نیشانەیەک ئەم شتە لە کاراکتەرەکە نابینین ئەسڵەن ئەم کاراکتەرە بۆ ناڕواتە ماڵەوە لە چیە ترسێت بۆ ناچێتە ماڵەوە کاراکتەری پیاوەکە و دوای ئەوە ئەم ئاماژەم پێدا ئەم کاغەزە چی بوو کە دای بەدەستیەوە ناونیشانی قەبری کاراکتەرەکە بوو پیاوەکە بوو و لە نەهایەتە دیسان ئێمە تا ڕادەیەک کۆتاییەکی بێئەنجاممان هەیە کۆتاییەکی کراوەمان هەیە بۆ ئەم کۆتاییە هەڵبژێدراوە بۆ فیلمەکە بۆ چون ئێمە پێکاتەیەکی دالومەدلولیمان هەیە لە فیلمەکە ئەو لەو پێکاتە دالومەدلێ ئێمە ئاراستەیەکە بینین کە پێمانەڵێ چیرۆکە بەرەوکیەوەچێت بەڵام لە نەهایەتە هیچ وڵامێک نییە یانە ناگەین بە کۆتاییەکی مطلق لە ناو فیلمەکە کامە یەکێک لە کێشەکانە تۆ وە کاتێککە دەیت دالومەدلولی و ئاراستەدارە ڕۆیتە پێشەوە بێ کۆتاییەکی مطلقت بێ بۆ فیلمەکە نەگەوەی کە کۆتاییەکی کراوەت ببێت ئەگەر ئەوەیە لە ڕاستیدا ئێمە دیسان تووشی کێشەیەکی ترە بینەوە پارادۆکسێکی ترە بینەوە کە ئەم جارە ئەگەر بین لە ڕوانگەی سینەمای مۆدێرنەوە یا سینمای پۆستمۆدێرنەوە بین تماشای فیلمەکە بکەین کێشەی ترمان تووشە بێ گیرگرفتی ترمان بۆ تووشە بێت هیوادارم هەمیشە سەرکەوتوو بن و هیوای سەربەرزی و سەربڵندیم هەیە بۆتان سڵاو بۆ هاوڕێم کاگێ ئیدریس عەبدی خۆشحاڵ بووم بەڵام ئەکرێت لە هەندێک شوێ نابەت حاڵی بوون هەبێت لە نێوان من و کاگ ئیدریسی هاوڕێمە لە ڕاستیە گەڕانەوەی باوک بۆ ماڵەکە ڕەنگە هاوتەری بێ لەگەڵ گەڕانەوەی باوک لە شانۆنامەی هەرچەند دوو ژانری زۆر جیاوازن گەڕانەوەی باوکە لە شانۆنامەی شەڕ لای لاشنۆرێن کاتێک کە باوک یێتەوە بۆ ناو خێزانەکەی بۆ ناو خانەوادەکەی لە دوای بارودۆخی جەنگ شۆڕێش لە ڕاستیە تەواو پێچەوانەی ئەو ژینگەیە کە پێشتر باوک بەجێ هێشتووە لێرەشا کە ئەم پاڵەوان نبینی ئەم باوکە بینیەتەوە ناو ماڵی خۆی لە ڕاستیە ئێمە حەزمان نەکردووە ئەم چیرۆکە زۆر ڕاستەوخۆ بێ لەبەرەوەی کە ئەم خەباتی کردووە بە چەک و ئەو جۆرەوە بێ کە مەسەلەن لە واقعە هەیە لە ڕاستیە جۆری جلی کوردیەکە ڕنگ و فیگەرەکەی دوورینەکەی شێوازەکەی تعبیرێ لەو کاتێک کە پێشمەرگەیەک ئەم جلانەی پۆشیوە ئێمە هەوڵمان نەیاوە زۆر ئەم پاڵەوانە زۆر واقعی بێواتە بەو شتەی کە ئێمە توانین بە ئاسانی بیناسینەوە واتە دروستکردنی ئەم چیرۆکە لەم فیلمەیە ئەوەندە ئاسان نییە مەسەلەن بۆ نمونە من دروستم کردبێ لەگەڵ هاوڕێکەما کە خاوەنی ئەم سیناریۆیە هەموو شتەکان زۆر بە حازری تۆ بەسەر بڵێ ئۆکەی قوبڵمە تەواوە زۆر ڕاستە لە هەندێک شوێنە لە ڕاستیە پەیوەندی بە خەیاڵی تۆی بینەرەوە هەیە ئێمە هەوڵمان نەیاوە چیرۆکی ئێمە زۆر دایرێکت بێ زۆر ڕاستەخۆ بێ بۆەوەی کە بینە زۆر بە ئاسانی بگا بە هێڵی چیرۆکی ناو فیلمەکە ئەوەی کە باسی کرد لە شوێنێکە
هاوخەباتەکەی کە لەسەر پارچێ وەرەقا شتێکی بۆ نووسێ لە ڕاستیان ناونیشانی گۆڕی ونبوو نییە، پاڵەوانەکە نییە، نەخێر ئەکرێت هەموو ئەو شتانە بێت کە ئەکرێت ژنێک داوایکە بەو دۆخە ڕازی بێکە پیاوێک داوای لەکە، بەڵام لە ئاخیرا مابینین کە ئەو ژنە ئەو شۆڕژگێڕە بەوە ڕازی نییە لە ڕاستیا بۆی کە پیاوێک لە ناو هێڵی خیانەتە بێت داوایەکی لێ بکات و ئەم ژنە ڕازی بێت. بەندە وەکو دەرهێنەر لە ڕاستیا هەوڵم ماوە من بێلایەن نەبم لەم چیرۆکەیە. من لە ئەنگریەوەم کە ژنێک لە دوای شۆڕەش هێشتا ئامادەیە بە ئەو پەڕی شکۆ و ویقارەوە درێژە بە ژیان بات لەگەڵ یادەوەری ئەو پیاوەی کە ڕۆژگارێک پێکەوە هاوژیان بوون و ژیانیان کردو و خاوەنی یادگارین. ئەم چیرۆکامان باتەوە بۆ هەموو ئەو ژنانەی کە لە دوای شۆڕژ بە تەنیامانەوە و لەناو خانەوادەیەکە بوونە پاڵەوانێک بۆەوەی کە لەناو چیرۆکی واقعیا درێژە بن بە ژیانی خۆیانە، یا هەموو ئەو ژنانەی کە لەناو چیرۆکی تراژیدیای ئەنفالە یاخود مثلەن جینۆسایدا ئامادەیە درێژە بە ژیانی خۆی بە شکۆی خۆی و هاوسەرەکەی و خانەوادەکەیەوە هێشتا ئامادە نییە لەوەی کە بە داواکاری تاوانبارێک ڕازی بێت. لە هەندێک شوێنە ئاماژەی بەوەیە کە بوونی وێنەیەک لەناو فیلمەکەیە بۆ خۆی ئەمە ئاماژەیەکە کۆدێکە بۆ ئەوەی کە پێمان بڵێ ئەو پیاوەی کە ڕەقیبە بەسەر ژنەکەیەوە وەکو ڕەقیبێک وەکو ڕۆحێکی زیندوو چێ هاوسەری یەکترن، بۆ لەبەرەوەی کە لە ناو چوارچێەوەی تابلۆیەکە ئێمە دوو کارکتەرە بینین، دوو پاڵەوانە بینین کام دوانە پێکەوە ڕۆژگارێک لە بەرامبەر ناڕەحەتی ژیان و سەختی ژیانە پێکەنی بوون، پێکەوە عاشق بوون، بەڵام لە دوای شەهیدبوونی پاڵەوانەکە و ونبوونی پاڵەوانەکە جارێکی ترێ بام ڕۆحا بینینەوە وەکو ڕۆحێکی ڕەقیب چاودێر بەسەر و دۆخەی کە ئەم ئامادە بووە لە پێناوی خۆیان بجەنگێت، ژیانی خۆی بەخت کات. من باش بە حاڵی خۆم نەڕاستیە خۆم بە قەرزاری هەموو ئەو ژنانە ئازانم کە وەکو پاڵەوانێک بۆ پەڕی ویقار و شکۆوە ئامادە بوون درێژە بن بە ژیانی خۆیانە، هەمووانەی کە پیاویان شەهید بوو، هەمووانەی کە لە دوای تراژیدیایان فال بە تەنیامانەوە، بەڵام ئەمان ژیانیەوەی هەڵنەبژار کە دوای حەز و ئارەزووی خۆی بکێ لە دوایەوەی کە هەوڵیا و لە ناو خانەوادەگی خۆیان بەو پەڕی شکۆوە درێژە بە ژیانی خۆی بە دووبارەیەکەمەوە لە هەندێک شوێنە لەگەڵ هاوڕێمە هاوڕام، بەڵام پێشتریش ئاماژەم بۆەوەیە کە لە ڕاستیە ناکرێت بە چاویلکێکی واقعیەوە سێری ئەم فیلمە بکەین. لە هەندێک شوێنە وێنەیەکمانەیە کۆدێکمانەیە بۆ ئەوەی کە بەشێک بێ لە یادەوری بینەرەکە، تۆی بینەر بە شوێن ماناکانی ناو چیرۆک و فیلمەکە جارێکی تر بە شوێنی ئابگەڕی. بێشتریش ئاماژەمان بۆەوەیە کە بێگومان دروستکردنی شۆرت فیلم بەبێ دیالۆگ پاڵپشتی پاڵەوان و ناو حکایەتی ناو ئەو فیلمە بکات، بێگومان بۆ خۆی سەختی خۆی هەیە پێویستی بە ئەوەی کە پێوترێ بینەری نوخبێ. لە هەموو دنیاش من باوەڕی تاواتیم بەوەیە کە شۆرت فیلمێک دروست دەکرێت لە ڕاستیا بۆ کەسانی نوخبە دروست دەکرێت و دڵنیاشم لەوەی کە پێشتر ئاماژەم بەوەیە هاوڕێکەم خۆشحاڵم کەسێکی پیشەمەندە لەسەر ئەم فیلمەی من قسەی کردووە. لە هەندێک شوێنە هاوڕان و لە هەندێک شوێنی شاکرێت دژ بە یەکتر بینیان هاوڕانە بین و من دووبارە سپاس بۆ دەستگای میدیای کورسات کە هەمیشە مینبەرێکی باش بووە بۆ هەمووانەی کە من کارم کردووە لە ناو فیلمە لە ناو شانۆیە، هەمیشە دەرگایان بۆ من واڵا بووە بۆ ئەوەی کە بتوانم لە مینبەری کورساتەوە بتوانم ئایدای خۆم بەیان کەم بەبێ هیچ سانسۆرێکی ئایدۆلۆژی و ڕنگ و حزبێکی دیاریکراوە.
ورحمة الله.